بەڵێ خۆشەویستان لە تەوری دووەمی پرۆگرامەکەمان هەفتەی ڕابردوو ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئاشکرا کرا لە سەراسی خوێندنی کوردی ژمارەی خوێندکار پلەی باشیان بەدەستێنا و نمرە و دەرەجەیەکی باشیان بەدەستێنا. ئێمە بڕۆ میوانداری خوێندکارێکمان کردووە خاتووکانیا و ئەحمەد کە یەکێک بووە لەو خوێندکارانی کە نمرە و پلەیەکی باشی بەدەستێنەوە لێرە لە ستۆدیۆ گفتوگۆ و قسەباسی زیاتری لەگەڵ دەکەین. خاتووکانیا و بەخێر بێ و سڵاوت لێ بێ. سواز بۆ میوانداریەتان. سپاس. پێمان بڵێ نمرەکەت چەند بوو پلەی چەندمت بەدەستێنەوە؟ بەڵێ نمرەکەم 98.57 بە دەرەجەکە شەکاتە 99.57 لەخۆ بەزار بێت دێمی سەر کەرکووکم دێمی سەر خوێندنی کوردی. باشە کانیا و خان کاتەکانە چۆن بەسەر ئەبەر چۆن کاتەکانت دوای درێک خست بوو ینی لە سەعات چەند بۆ چەند سەعیتە کرد کاتی پشوت چۆن بوو؟ بەڵێ کاتی قوتابخانە زیاتر پلان و شتی وام نەبوو لە برەی کاتی قوتابخانەیە هەربێت بە پێی دەرزەکان بڕۆی بەڵام کاتی مراجعە زیاتر هەڵمەدا بەلانی کەمەوە 10 ساعت بخوێنم 11 12 تا 13 ساعتیش بردوومە و کاتی خەوتنیش زیاتر 6 یا 7 ساعت هەڵشمەدا تا 8 ساعتیش بیبم بەڵام ئیتر هەر ئەوەنە. هەروەها لەڕووی دابشکردنی با بڵێن جەدوەلەکەوە لە یەکی چوارە دەستم پێ کرد لە مانگی چوارەوە واتە لە مانگی ڕمەزانەوە کەمێ ینی کەمێ زووتر دەستم پێ کرد لە چاو قوتابەکانی دیکە ئەویش لە بەرەوەی ینی پێم باشتر بوو زووتر دەست پێ بکەم بۆیە. هەروەها لە ڕووی با بڵێن خشتەوە خشتێکی دایکراوم نەبوو ئەویش لە بەرەوەی ینی کاتێک وانەیەکم دەخوێن تەواو مەکرد اینجا کە بڕیارمەدا توانێکی دیکە بخوێنم بۆ ئەوەی نەشڵەژێم و ئەوانە دوایی بڵێم فریان ناکۆم و ئەوە شتێکی لە بابەتە بۆیە. باشە خاتووکانیا و لە ئێستادا بەشێک لە خوێندکاران لە قۆناغەکانی دیکە و ئامادەکاری بۆ شەش دەکەن بۆ منە قۆناغی 10 و 11 تۆ هیچ بەرنامە و پرۆگرامێکی لەو شێوەیەتە بوو کە لە قۆناغی پێشووترەوە ئامادەکاری بۆ پۆلی 12 بکەیت؟ بەڵێ وەک قوتابێکی دیکە هەڵمداوە لە پۆلی 11ەوە دەست پێ بکەم بەڵام بە حکمەوەی کاتی کۆڕۆنایە ئەوانە بۆیە تەنها یەک خولێکم گرت وەکو ئامادەکاری خولی کیمیا هەر ئەوە بوو. پاشان لە ماڵەوە خۆم هەڵمەدا بخوێنم زیاتر بابەتە لەبەرکردنەکانم ئەخوێنە ئەوش لەبەری مامۆستای پێویست نییە بۆیە زیاتر لەوانەوە دەستم پێ کرد. مامۆستای تایبەتت هەبوو؟ نەخێر. باشە تەسەوورت ئەکرد ئەو نمرەیە بەدەست بێنیت؟ لە ڕاستیدا نەخێر لە بەرەوەی نەمەویست تەسەوەری هیچ بکەم لە بەرەوەی هەموو شتێک بەدەستی خۆی گەورەی بێگومان هەوڵدان بەدەستی خۆتە بەڵام ئەنجام بەدەستی خۆت نییە بۆیە تۆقی هیچم ناکرد هەرچێک ینی بە قسمەتم وایە تەبان خۆی گەورە نووسێتی بۆیە ڕازیە بووم پێی بڵێ. باشە ئەو کاتی کە نمرەکەت وەرگرت ئەو کاتی کە بۆ نمونە کێپی وتی چۆن بوو چه هەستێکەوە؟ سیدا باوکم پێمی وت زۆر شڵەژار بووین بەڵام ینی باوکم پێمەوتی تر تاوان هەمە دەستمان کردگیری و بێگومان زۆر دڵم پێی خۆش بوو لە بەرەوەی لەو باشترم کە تەوەقۆمە کرد الحەمدوللا ئەوش لە بەرەوەی ئەسلەکانیم بەزی لە چاو ساڵەکانی دیکە کەمێک گرانتر بوون بۆیە تەوقعی وام ناکرد بەڵام لەخوا بەزیاد بێت زۆر لەو باشتراتەوە کە خۆم تەوەقۆمە. باشە ئەم ساڵ تاقیکردنەوەکان خوێندکاران هەندێک ناڕازیان هەبوو هەندێک گلیان هەبوو دەیانوت پرسیارەکان گرانە بەشێکی بە هەڵە هاتۆتەوە بەتایبەت لەوانەی کیمیا لەوانەی کیمیا هەندێک پرسیاری دیکە زەحمەت و قورسە ینی تۆ چۆن بوو توانیت بەسەر و بەربەستانشدا ساڵ؟ بەڵام منیش وەکو هەر قوتابێکی دیکە بێگومان بربەستی خۆم هەبووە بەڵام الحەمدوللا وەڵام داوە هیچم تێجی نەکرد بۆ دەوری دووەم ئەویشە بەری وا باشم زانی هێن بەڵام تەبان بابەتی کیمیاش بەلامەوە گران بوو ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشووتر بەڵام الحەمدوللا لەو دەرەجەی باشتر هاتەوە کە خۆم تەوەقۆمە کرد. باشە کانیا و خوێندکاران بەعام ئێمە شەوما خوێندکار بووینەوە حاڵەتەمان بەسەر هاتووە کە لە تاقیکردنەوە دەرئەچین یەنەوە بۆ ماڵ سەیری ئەسیلەکە ئەکەین و بە کتێبەکەی ئەچینەوە کە بزانین وەڵامەکانمان چۆن داوەتەوە و چۆن ئایا وەڵامەکەمان ڕاست بۆیان ڕاست نەبوو تۆ کە لە خوێندنگا یاخود کە لە تاقیکردنەوە دەرئەچویت و ئاهاتیتەوە بۆ ماڵ سەیری ئەسیلەکەتە کرد و بەراوردتە کرد بە وەڵامەکان بزانی وەڵامەکە چۆن بووە چۆن نەبووە؟ نەخێر بە هیچ شێوەیەک ئەوە بەڕاستی هەڵێکی زۆر گەورەیە کە قوتابیان ئەنجامێدەن بە هیچ شێوەیەک سێ وەڵامەکانم ناکرد حتى بە تەواوەتی دڵنیا بوومکەوە ئەوە ڕاستیان بە تەواوەتی دڵنیا بووم کە ئەوە هەڵەیە سێرم ناکرد چونکە بەڕاستی هەڵێکی گەورەیە یعنی ئەتشڵەژێنێ و بە هیچ شێوەیەک سەری نە وەڵام نە ئەسئیلەم دوبارە ناکردەوە.
پشگیری خانەوە دەکەت چۆن بوو بە تایبەتی لە کاتی ئەو کاتی کە دەدرێ بە خوێندکاران بۆ خوێندێن و دواتریش لە کاتی تاقیکردنەوەکە بڵێ بێگومان وەکو خوێندکارێکی دیکە ماڵەوە گەورەترین هاندرم بوون هەم لە ڕووی وانەکانەوە هەر شتێکم پێویست بە بگومان دابینیانە کرد هەم لە ڕووی مانەیەکشەوەکە پاپشتمیانە کرد بگومان داکواکم گەورەترین هاندرم بوون هەروە خوشکەکەم لێرە زۆر سپاسیانەکەم بەزدی ئەگەرەوان نەبوونە هەرگیز نەوەتوانی ئەم نمرێ بەدەست بێنم مامۆستاکانی قوتابخانەت ئەوان بەڵێ چۆن پاپشتی تویان کرد بگومان مامۆستاکانی قوتابخانە هیچ کەم و کورتێکیان لەگەڵمانە نەبووە هەم لە ڕووی بابەتەکان هەم لە ڕووی هاندان ینی وەکو ینی خۆی وەکو ئەوترێت قوتابخانە ماڵی دۆ و بالفعل شوایە و هەم سچیلان بەڕێوەبەرەکەمان هەم ستیلهام هەر هەمویان زۆر سپاسیانەکەم لێرەوە بێگومان ئەوان نەبوونە ئێمە هەرگیز ئەم نمرێمان بەدەست نەدەهێنا. باشە تۆ یەکەمی سەر قوتابخانەکەی خۆتی لێرەوە چی تێ بۆ خوێندکارەکانی هاوڕێت کە ئەم ساڵ ئەبن بە پۆلی 12 یاخۆ چیت هەیە بۆ مامۆستاکانت بۆ بەڕێوەبەرەکان وەکو باست کرد تۆ مامۆستای تایبەتت نەبووە پشتت بە خۆت و بە مامۆستایانی خوێندنگاکەی خۆت بەستووە چی تێ بۆ کەسانە یاخود کە بە ئەو خوێندکارانی کە لە دوای خۆتەوە ئەبن بە پۆلی 12 یاخود ئەم ساڵ امتحانیان ماوە دەوری دووەم. بەڵێ بە تایبەتی ئەو قوتابخانی کە عفوان ئەو قوتابیانی کە دەوری دۆمیان هەیە بەڕاستی تەلەبێکی زۆر تێجلی کرۆتە دەردۆم بە تایبەتی ببوونی ببوونی وانەی کیمیاوە هیوادارم سەرکەوتو بن وە هیچ نەشەڵژێم شتێکی زۆر زۆر ئاساییە حەقی خۆشیانە کە تەجیلیان کردووە هیوادارم سەرکەوتو من هەروەها مامۆستاکانی قوتابخانەکەشمان زۆر سپاسیانەکەم هەم بەڕێوەبەرەکەمان هەر هەموو مامۆستاکان و ئەو قوتابیانی کە ئەم ساڵ دەبنە پۆلی 12 بێگومان عنی ئاگادارین زۆربەی قوتابیەکان یان خولیان گردووە یا مامۆستای تایبەتیان کردووە دەستیان خۆش بێ شتێکی زۆر باشەکەن ئینشەڵە بۆیان ئاسانە بێتەوە و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هەروان باشە. بەکارهێنانی مۆبایل و سوۆسیال میدیا لێستادا بۆ بە دەردێکی کوشندە خوێندکاران بەشێک لە خوێندکاران لە کاتی تاقیکردنەوە لە کاتی داوام یاسای خۆشیاندا بەشێک لە کاتەکانیان بۆ سوۆسیال میدیا تەرخان دەکەن تۆ چۆن ینی سوۆسیال میدیات بەکاردێنا مۆبایلت بەکاردێنا لە پۆلی 12 زۆربەی قوتابیەکان ئەو شتانە بەکارنیان یاخود با بڵێن موبایل هەڵدەگرن بەڵام من وام نەکرد ئەویش لە بەرەی خوێندنەکەم ینی لەسەری ئەم خوێن بەڕاستی یانی بەلایانی کەم وەرە 25 خوێندنەکەم لەسەر موبایل بوو ئەوشە بەرەی لە یوتیوب لە مامۆستایانی یوتیوب و ئەوانە ئەم خوێن هەروەها سوشال میدیا دام نەخستووە ینی زۆر تەلەبە هەیە کە لە پۆلی 12 خانێ ئەو شتێ لە بابەتە بەڵام من نەخێر ئەوشە بەرەی لە ڕێگەی سوشال میدیا و کۆنتاکتمە کرد لەگەڵ مامۆستاکانمان کاتی مراجعە زۆر پێویستم پێ بوو بۆیە موبایلم هەڵنەگردو بەڵام هەندێک تەلەبە هەیە وا پێویستەکە کە هەڵیگرێت ئەو شتێ زۆر باشە ئەگە بتوانم بیکەن بەڵام من خۆم شخصی خۆم هەڵم نەگردو ینی موبایلم هەر بەکارهێناوە. باشە تا چەند گرنگە خوێندکار خول ببینێت یاخود مامۆستای تایبەت بگرێت خودوەکو خۆت باست کردۆ لە ڕێگەی یوتیوبەوە گوێبیستی مامۆستا تایبەتەکان بوویتێکەوەوانیان لە یوتیوب داگرتۆ تۆ سوودت لێ بینی تا چەند گرنگە بۆ خوێندکار بڕاستی ئەوە ئەکەوتە سەر قوتابێکە خۆی بێکمان قوتابی دەگۆڕێ من شخصی خۆم ینی لە کیمیا هەستمە کرد پێویستم پێ بێ بۆیە خولی کیمیام گرت بەڵام بۆ بابەتەکانی دیکە نەخێر بە پێویستم نەئەزانی هەروەها هۆکاری سەرکی ئەوەی کەەوە مامۆستام نەبوو دەترسام کاتەکەم زۆر لێ بڕا بۆیە مامۆستام نەگرت والحمدلله وەزەرێری لێم نەدا بەڵام هەندێک قوتابی هەیە بەڕاستی پێویستیان پێەیە ئەوی شتێکی زۆر باشە ئەگەر دەتوانیان بێت خۆل بگرن یان مامۆستای تایبەتی بگرن هیچ فەرقێکی نییە ئیشەڵا سوودیشی لێ ئەبینن. باشە هەر خوێندکارێکە دەچێتە تاقیکردنەوەکانی پۆلی 12 لە مێشکی خۆیدا ئارەزووی دەرەجەیەک دەکە و ئارەزووی بەشێک دەکە تۆکو کانیا و پێشەوەی بڕۆیتە تاقیکردنەوەکان دەتویست چەند بینی و حەزت بە چ بەشێ بوو؟ وەکو هەر قوتابێکی دیکە بێگومان منیش خۆن و ئاواتی خۆم هەیە وەکو ئەوەی کا دیار زۆر قوتابەکە حەزیان لە بەشە پزیشکەکان میش هەر یەکێکم لەوانە بەڵام لە ڕاستیدا ئەوە نیە بڵێ پلان بۆ ئەوە داڕشت بێ بێگومان هەموو شتێک بە دەستخوای گەورەیە بۆیە هەمووی دەست ئەو الحەمدلله ئەم دەرەجەی کردە قسمەتم بەڵام ئەوە نیە بڵێ بە تایبەتی هەوڵم بۆ بەشانەدا بێت لەبەری بەدەست خۆم نیانی دەرەجەکە بەدەست خوای گەورەیە بەڵام لەگەڵەوەشدا هەر حەزم لێ بووە و
الحمدلله ینی ئەم دەرەجەیە بۆ قسمەتم. باشەکانی ئەوتە باوکم مژدەکەی پێم داوە باوکم نمرەکەی پێم داوە باشە خۆت لەو کاتیا چیت ئەکرد یان بۆچی خۆت سەیرت نەکرد هەستە چۆن بوو کە باوکت وای پێدوێت بەڵێ بەڕاستی وەکو قوتابێکی دیکە زۆر دەترسام سەری ئەنجامەکە بکەم بۆیە پێم باشتر بێکێکی دیکە بۆم بخوێنێتەوە ئیتر الحەمدلله ینی بچکە هەستمە کرد خێری تیاگەر باوکم بخوێنێتەوە بۆیە باوکم خوێندیەوە. باشە تۆ باسی قۆناغی شەشت کە نمرێکی باشت بەدەستێنەوە قۆناغەکانی دیکەی خوێندنت چۆن بڕێنانی لە یەکی سەرەتایەوە تا گەشتی بە قۆناغی دوانزە لە قۆناغەکانی پێشووتریش مادەلەکانم الحەمدلله لە ناوەکان بووە لە ناوتەکان بووە هەروەکو ئەم ساڵ ینی زیاتر هەروەکو ئەم ساڵ بووە و لە پۆلی شش سەرەتایی شێکەمی سەر قوتابخانەکەم بووم الحەمدلله ینی لە هەموو عەفوەن قۆناغەکانە هەر نزیکەی ئەم نمرەیەم بەدەستهێناوە. باشە ئەنی مامۆستایان هەمیشە ڕێنمایی خوێندکاران دەکەن دەڵێن بەقەت گرنگی خوێندنەکەت و کاتژمێرانی کە بۆ خوێندن تەرخانی دەکەی دەبێت کات بۆ خەوتن و خواردنی تەندروست بخۆی و کات بۆ خەوتنیش تەرخان بکەی کاتێکی باش. ئەنی تۆ چۆن ئەم دووسێ کاتت پێکەوە ڕێکخستە بوو کاتی خوێندنێکی باش کاتێکی زۆر بۆ خوێندن و کاتێکیش بۆ خەوتن؟ بەڵێ زۆربەی قوتابەکانەوە دەن 8 کاتژمێر بەلانی کەم 8 کاتژمێر ینی بخەون بەڵام من 6 بۆ 7 کاتژمێر خەوتم هەموودا تا 8 بیمەم بەڵام 6 بۆ 7 گونجاو بۆ بەلام بۆیە هەر ئەو دوو کاتژمێرە خەوتم وەڵێ خواردن تەندروست من خۆم شخصیان کات مڕاجعە وازم لە خواردنی شیرەمەنی و شتی لە بابەتە هێنا بەڵام هەست ناکەم ینی خواردن زۆر ئەوەنە تەسیری هەبێت لەسەر خوێندن گرنگتیشتەوەی بەباشی بخۆی تۆرا بخەویت خواردنی زۆر تەندروست بخۆی بێگومان بەرسێژەمەکە کانیا وەکو دوا پرسیارم ڕێنمایی چیە بۆ خوێندکارانی کەەوە ئەم ساڵ ئەچنە پۆلی دوانزەوە وەکو دوا پرسیارم تاوەکو تۆ نمرەی باش بەدەست بێنن بگومان هیوادارم هیچی وایە لەدەست نەدەن و کاتێک دەچنە پۆلی دوانزەوە ینی کە ئەمانجێکیان هەیە تەنها لەمێش خۆیانی دانەنن چکە زۆر قوتابی هەیە مثلا یەک با بڵێن زۆر قوتابیان تاوان حەزیان لە بەشە پزیشکیەکانە ئەوە نییە بڵێ تەنها ئەوە لەمێشکی خۆیان دابنێن بڵێن من ئەوم ئەوە ئیتر تەواو ئەوەنێ بەدەست نەهێنم مشکستم خواردەوە ئەو شتانە نەخێشتیوانە هەمووشە بەرزخوای گەورەیە و هەر شتێک بێ بە قسمەتە بێگومان خێریتە. زۆر باشە سوپاس بۆ خاتووکانیا ئەحمەد کە یەکێک بوو لە خوێندکارە یەکەمەکانی خوێندنی کوردی سوپاس بۆ ئامادەبوونت بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە لە قۆناغەکانی دیکەی ژیاندا بە هەمان شێو سەرکەوت بێت. دووبارە پیرۆزە بە بەخێر بێت. زۆر سوپاس.